4 ساعت كانم كردووە 8 دلارم بەرهەمە بەڵام 8 ساعتم کار کردووە معنای ئەوەیە چەندم پێکهێناوە 16 دلار ئەتۆ لەو 16 دلارە 8 دلار تاوە نیوەت بردووە باشە یعنی بایی ئەو بایی کە پێ دەڵێ لێرە 8 دلارە بایی کارەکەی من بووتە 16 دلار ئەوەی کە تۆ بردووتە نیوەت بردووە لە واقعدا 8 دلار داوە بە من ئەوە چی پێ دەڵێن ئێمە لە کوردیدا تەرجمە کراوە ماوەستاوەرە عەبدوڵڵا تەرجمەی کردە بە زێدەبایی کە بە نەزەری من کەلمەیەکی جوانە زێدەبایی لە فارسیدا ئەرزشی ئیزافی پێدا زێدەباییە کە دەڕوە کەوا بوو کاکی سەرمایەدار من ڕاستەکە 8 ساعت کارم کردووە بەڵام تۆ حەقی 4 ساعتەکی دیکە خواردوو ئێستا لە شتەکە چییە؟ دیانە کرێ کار پێی خۆشە لەو 16 دلارە کە هەموو ئەو شتەکەیە بۆکە پێی خۆشە هەرچی بتوانێ هەمووی وەرگێ بۆنیە خەبات دەکا بۆ ئەوەی کە لە باتی ئەوە 8 دلاری بدەنێ دوتە دەدەن ئەگەر بکرێت 12 دلار هەروە بچێتە سەر شتێکی زۆر تەبیعیە نەکە تەبیعیە بەڵکو خاستی هەر ئەسلی کرێکات هەر ئەوەیە کە لەو شتێک کە کاری کردو بۆ سەرمایەدار زیاتر وەرگرت سەرمایەدار عەکسی ئەوە چی دەکات ئاویش عەکسیەوە ئاویش پێی خۆشە 8 دلاری نەراتێ ئەگەر بکرێ 6 دلاری بگرێ کەمتریشی دێت یا هەر نەبێت نایەڵێت 10 دلاری لێ داوا بکە هەر 8 دلارەکە بێت مەبەستر چیە ئەگەر بمانێ نیشان بدەین ئەبەو شێوەیە سەرمایەدار لێ دەخورێ بەولایە یعنی دەیەوێ هەر کەمی بکاتەوە کرێکاریش ئەلێ دەخورێ بەولایە هەر دەیەوێ زیادی بکە ئەوە دەبێتە چی؟ خەباتی چینایەتی مبارزەی کە بەخاتێ ئەوە مبارزەی کە بەخاتێ قسەیەکی هەوایی نییە ئەساسێکی زۆر ڕاستی هەیە زۆر درستی هەیە کە ئەو دەیەوێ کەمتر برا بە کرێکار کرێکاریش دەیەوێ زیاتر وەربگرێت حاڵی نەبوو باشجار کرێکار دێ دەڵێ من سەرمایەدار دێ دەڵێ ئەوە من ئەتۆ 8 ساعت کار کرد باشە ئەوەش 8 دلار کەوا بوو چەوساندنەوەی تێدا نیە دیار نییە چەوساندنەوە کرێکاریش ئەگەر دیارە لێ نەزانێ قبوڵ دەکە قبوڵیشی دەکەێت جارە فەقر و بەدبەختی و هەژاری لەگەڵ بوو بەڵام ڕێگای نەبوو ڕاستەکە 8 ساعتم کار کردەوە ساعتی دلارێکی داومێ کە بایی ساعتێک دلارێک بووە ئەوە 6 دلار ئیدی چم دەوێت بەڵام مارکس هات ئیسباتی کرد کە لە ماوەی ئەو 8 ساعتەدا لە ماوەی ئەو 8 ساعتەدا کە کاری کردو بایە 8 دلاری کار نەکردەوە بای 16 دلاری کار لە 4 ساعتاندا بای ئەو 8 دلاری کار کردو 4 ساعتەکەی زیادی کار کردو جا بۆیە ناویشی لەسەردانا ناوی ئەو فاسلەیەی دانە وەختی لازم یا پێویست وەختی پێویست وانە ناوی ئەوەش دانە وەختی زیادی یعنی 4 ساعت لازم بۆ ئەوەی کە ئەو 8 دلارە وەربگرێ 4 ساعتەی دیکە زیادی بوو کاری کردووە بۆ کێ بۆ سەرمایە بەرهەمەکەی سەرمایەدار ئێستا تەماشا بکەن لێرە ئەو چەوساندنەوەیە کەمێک داپۆشراوە زۆر ڕوون نییە وانە تێکەڵاوە لە زمانی کۆلەتیدا مەسەلەکە ڕوون بوو کابرا کاری دەکرد بەردە کۆیلە هەرچی داهاتی هەبوو ئی خاوەی کۆیلەکە بوو و حتا بۆ خۆشی خرید و فروش دەکرا دەیفرۆشت خودی کۆیلەکەشی دەفرۆشت لە زمانی فۆدالیستیدا دەرەبەگیدا ئەویشمان باس کرد ئەویش ڕوون بوو یان ئەوە بوو کات 3 ساعت 3 ڕۆژ لە هەفتەدا کاری دەکرد بۆ دەرەبەک 3 ڕۆژ بۆ خۆی ئەو 3 ڕۆژێک کە کاری دەکرد بۆ دەرەبەک دیار بوو کە استثمار دەکرد وانە چەوساندنەوەی تێدا چونکە بە خۆڕایی کاری دەکرد بۆ دەرەبەکەکە یان ئەوە بوو کە حاصلەکە دەهات باسمان کرد بە نیوەکاری مەسەلا خەرمانەکە کە حاصل دەبوو فۆدال یان نوێنەری فۆدال دەهات دەبوو نیوەم دەیە نیوەی منە نیوەی دەبرد لێوێش ڕوون بوو کە کارەکە جوتیار کردوێتی بەڵام بەرهەمەکە نیوەی
دەرەبەک ئاغادی بە بەڵام لێرە ڕوون نییە لێرە لە باوقەدا سەرپۆشی لەسەردانراوە بە ئیشکاری کارەکەش هەردەوەی دابوو خەتا ئینسان حەق بڵێ مارکس هات ئەو سەرپۆشەی لابرد و نیشانی دا کە کرێکار لە واقعدا ئەو نیشانی شتێکی کرا من نامەوێت زۆر ئەو نیشانی دا کە کرێکار کاری خۆی نەفرۆشتووە بەو شێوەیە کە جنابی سەرمایەدار دەڵێ بەڵکو هێزی کاری خۆی فرۆشتووە پارەکەشی کە وەرگرتووە ئی هێزی کارەکەیەتی ئەوانە بڕێک فەرقیان هەیە بەڵام ئەوە فەلسەفەی تێدایە لێگەڕێت نیشانی دا کە باسی 4 ساعت 8 ساعت بکەین 8 ساعت کاری کردو بەڵام بای 4 ساعتی پۆڵەکەی وەرگرتووە ئەوە ئەساسی چەوسانەوەی سەرمایەداریە جا لێرەدا کێمان هەیە لێمە لایەکمان سەرمایەدار لایەکمان کریکار وەنیە جا ئەو ڕابطەیەش لێرەدا پێکاتەوە بەڵام ئەو ڕابطەیە چیە ئەو پەیوەندی ئەو پەیوەندی ئەوەیە کە بوو کرێکار حازرە بچێ هێزی کاری خۆی بفرۆشێت بە سەرمایەدار هۆیەکەی زۆر سادەیە چونکە کرێکار بۆ خۆی کارخانەی نییە ئەبزاری تەولیدی نییە ئەمڕازی بەرهەمهێنانی نییە مەجبورە بچێت کار لە کارخانەی کابرای سەرمایەدار صاحبی هیچ نییە خاوەنی هیچ نییە یەک شت دەبکرێکار خاوەنی هێزی کاری خۆیەتی کە ئەویشی دەفرۆشی دەیباتە بازاری لە واقعدا دەیفرۆشی لە بازاری کاردا دەیفرۆشی سەرمایەدار صاحبی کارخانەیە صاحبی ئەبزاری تەولیدە ئەو هێزی کارە لێ دەکرێت پەیوەندیەک پێک دێ لە بینی ئەوانەدا ئەو پەیوەندی سەرمایەداریە جا بۆیە پێتان سیر نەبێت ئەگەر هاتن لە ئێوەیان پرسی لەباری علمیەوە سەرمایە چییە نەدەبێ بڵێ پوڵە نەدەبێ بڵێ کارخانەیە نەدەبێ بڵێ ماشینە نەدەبێ بڵێ موکە ئەملاکە دەبێ بڵێ سەرمایە پەیوەندیەکی کۆمەڵایەتیە کە لەسەر ئەو ئەساسە پێک دێ لە بینی کرێکار و سەرمایەداردان پەیوەندیەکی کۆمەڵایەتیە ممکنە ئەوە سیر بێ بەڵام واقعەتەکەی ئەوەیە نیشانماندا ئەو پەیوەندیە کە پێک هاتووە ئەوە پەیوەندی سەرمایەداری ئەوە نییە کە ئەمن پوڵم ممکنە پوڵم دەگیرفاندا هەبێ میلیۆنها بەڵام هەتا نەیەتە ئەو پەیوەندیە هەتا سەرمایەدار ئەو پوڵەوە کار نەخا لە کارخانەیەک دەکرێت کاری بۆ نەکە ئەوە نەبسن لە ماڵی خۆم دەتوانم دابنێن بستۆ عکسیەوە ممکنە پوڵ نەبێ ئەمن تاکسیەکی دەکڕم تاکسیەکە بەکرێ دەدەم شۆفێرێک بەکرێ دەگرم تاکسەکەم بۆ کار بکەم بۆیە لە شاری بەسەلەن سنە تاران مەهابات مهم ئەو ئەگەر کاری پێ بکەم و یەکێکی بەکرێ بگرم و داهاتێکم هەبێ لەو تاکسیە ئەو تاکسیە سەرمایە بەڵام ئەگەر هەر ئەو تاکسی هەر ئەو ماشێنە بڵێن نازانم فیاتێکە یا پێکانێکە هەرچی بێت ئەو پێکانە بۆ خۆم سواری بم بەکرێی نەدەم کاری پێ نەکەم بەو شێوەیە ئەو وەختە یارە سەرمایە نییە ملکە ینی ملکی خصوصی منە ئەمواڵی خصوصی منە بەڵام سەرمایە نییە جا بۆیش ئەگەر ئێوە مەسەلەن لە پاشان باسی دەکەین کە لە وڵاتی سۆسیالیستیدا فەرق دادنێن بینی ماڵکیەتی خصوصی بە ماڵکیەتی شخصی ئەگەر پێکانەکەی خۆمە سواری دەبم ئەوە ماڵکیەتی شخصی هەر چەندە تو پێکانی وات هەبێت لە وڵاتی سۆسیالیستی کەس هیچی پێ ناوە بەڵام ئەگەر پێکانەکە بەکرێ برم یەکێک کارم بۆ بکە ئەوە ماڵکیەتی خصوصیە ئەوە لێوێ نابێت چونکە ئیستیسماری تێدایە چەوسانەوەی تێدایە نابێت ئەوە لە ڕابطەی سەرمایەی پێک دێنێ بینی سەرمایە و کرێکار کەوا بوو سەرمایە داری ئەساسەکەی ئەوە باش ئەو سەرمایەداریە بەو شێوەیە دیارە بە سادەمان کردووە بۆی حاڵی بین ئێستا ئەمە بە سەدان و هەزاران کارخانەمان هەیە کرێکار و مهندسی لە وڵاتەکانی سەرمایەداریە کاری تێدەکەن پوڵێک وەردەگرن ممکنە زۆر برادەر بڵە باشە کرێکاری وا هەیە لە ئەمریکا دوو خانوو هەیە دوو ماشێنی هەیە باشەوە چەوسانەوە لەکوێیە ئەوە هیچ ڕابطەی بە چەوسانەوە نییە ممکنە 4 ماشینیشی
بەڵام حاصل بەخشی کار ئەوەندە چۆتە سەرێ لە ئەمریکا ڕاستە کە ئی 4 ساعتان وەردەگرێت دیارە ئێستا زیاتر وەردەگرێت بۆچی کرێکارش متشەکیل بووە سندیکای هەیە مبارزە دەکا 8 ساعتکاری سەلماندۆ بەسەر بڵین سەرمایه‌داردا ئێستا 40 ساعتکاریشی سەلماندۆ هەتا لە زۆربەی زۆری وڵاتەکانی سەرمایه‌داری ئێستا هەفتەی 5 ساعت کار دەکەن ڕۆژەکانی شەمە و یەکشەمە کار ناکەن هەفتە بەخش هەفتەی 5 ڕۆژ کار دەکەن کە یا 35 ساعتە یا حدی ئەکسەر 30 ساعت باشە بەڵام دیسانەکە حتا ئەگەر ئەوەش بووێ مهم ئەوەیە کە بەشێکی کاری خۆی کە ئەوەی پێمان کرد وەختی زیادی کار دەکا بۆ سەرمایه‌دار یا ناکە ئەگەر کاری کردو بۆ سەرمایه‌دار خلاص مەسەلە نییە استثمار بۆ چەساندنەوەی تێدا ئەگەر کاری نەکردووە جاوە داهاتی مانگی $2,000 بێ 3,000 4,000 ئەوە هیچ فەرق ناکە ئەسلی مەسەلەکە ناگۆڕێت بەڵام چونکە حاصل بەخشی چۆتە سەرێ مەسەلەن لە ئەمریکا ئێستا لەو 20-25 ساڵەدا تەغییراتێکی زۆر پێک هاتووە جاری وا هەبوو کارخانەیەک مەسەلەن 500 کارگەری هەبوو ئێستا هەر ئەو کارخانەیە بەرهەمیشی زۆر زیاترە بەڵام 30 کارگەریشی چونکە هەموو ئۆتۆماتیکە هەموو ماشینەکان کارەکان دەکەن لە نەتیجەدا کابرای سەرمایه‌دار دیارە استثمارەکە زۆر زیاتریشە بەڵام کرێکاریش داهاتی زۆرتر زۆرتربوونی داهاتی کرێکار مانای ئەوە نییە کە استثمار ناکرێت یا کەمتربوونی داهاتی کرێکار مانای ئەوەیە نییە کە استثمار دەکرێت چونکە سوبەینە فەرز دەکەین ئێمە حزبی دموکرات دەسەڵاتی بەدەستەوە گرت و ئەوە خودمختاریمان دامەزراند و کارخانەکەش بەدەست خۆمانەوە بوو پێمە خۆش نییە کرێکار استثمار ببێت باشە دیارە ئەو وەختەش دەبێت بەشێکی هەر بێدەبایی هەبێت ئەوە باز دەکەن سۆسیالیسم بەدا چۆنە بەڵام ئەو وەختە چۆن دەبێت ئەو وەختە چونکو کرێکاری کورد لە کوردستان داهاتی کەمتر دەبێت لە کرێکاری ئەمریکای ئێستا مانای ئەوەیە کە ئێرەش سەرمایه‌داری لێرە زیاتر استثمار دەکرێت نەخێ هیچ مانای ئەوەی نییە مانای ئەوەیە کە حاصل بەخشی کار لێرە زۆر کەمە حتا هەموو 8 ساعتەکەشی دێ بخۆی دیسانەکە 4 ساعتی ئەمریکا لەو 8 ساعتە زیاترە داهاتی یا حتا 2 ساعتی ئەمریکا لەو 8 ساعتە زیاترە چونکە عەمەلەن وایە بینی وڵاتانی جیهانی سێوم و وڵاتەکانی سەرمایه‌داری پێشکەوت و لەواقعدا یەکودەیە یعنی عەمەلەن 1 ساعت کاری اجتماعی کە دەکرێت لە وڵاتانی سەرمایه‌داری پێشکەوت و بەقەت 10 ساعت کار لە وڵاتانی جیهانی سێوم بەرهەمێ جا بۆیە هەم سەرمایه‌دارەکە نەفعێکی سوودێکی زۆری دەبا و هەم کرێکارەکەش داهاتی زیاترە بەڵام زیاتریش استثمار دەکرێت عەمەلەن زیاتریش زیاتر داهات دەدا بە سەرمایە ئەوە ئەساسی دیارە سەرمایه‌داریە بۆ مبارزەی تەبەقاتی لێوان ئێستا مبارزەکە چۆنە کرێکار دەتوانێت دوو نوع مبارزە بکات یەکێکیان ئەوەیە تەواوی هەدەفی ئەوە بکە ئەوەی زیاتر بکات بهێنێتە ئەولاد مثلا لەباتی 4 ساعتەکە بێتە 6 ساعت بهێنێتە ئێرە بە مبارزە یا بهێنێتە ئێرە بێتە مثلا 7 ساعت بڵێن ئەوە حتا 8 ساعتەکەش هەروە مبارزە بکە بۆ ئەوە ئەگەر تەنیا مەبەستی لە مبارزە ئەوە بێکار وەزئی مادی خۆی اقتصادی خۆی باشتر بکە پێی دەڵێن مبارزەی اقتصادی مبارزەی اقتصادی ئەوەی کە زۆر بیستوتانە چون ماشاءالله کۆمەڵە ئەوەندە باسی کردووە من کوردەکەی دەنووسم تەلەفوز بکرێت ئێکۆنۆمیزم يعني ايكونومي يعني اقتصاد ايكونوميزم يعني اوانه که فقط مبارزه اقتصادی دکن يعني چی فقط مبارزه اقتصادی دکن يعني لا يعني دەسەڵاتی سیاسی لە دەست سەرمایه‌داران دەربێن تەنیا دەیانەوێت لە چوارچێوەی سەرمایه‌داریدا وەزئی کرێکاران باشتر بکەن سەرمایه‌داری بمێنێتەوە بەڵام وەزئی کرێکاران باشتر بێت نایانەوێت بۆ خۆیان دەسەڵاتی سیاسی بەدەستەوە بگرن و سەرمایه‌داری لە بین بەر سەرمایه‌داری وەلا بنێ ئەوە ئێکۆنۆمیزمە کە دیارە شتی هەرە بارزی ئەو ئێکۆنۆمیزمە حیزبەکاری سۆسیال دموکراتن سۆسیال دموکراتەکانی هەموو ئەو وڵاتانە حیزبی کارگەری ئینگلیستانە حیزبی سۆسیال دموکراتی سوێدە حیزبی سۆسیال دموکراتی
ئەڵمانی ڕۆژاوایە هەموو ئەوانە خەباتەکەیان لە چوارچێوەی رێژیمی سەرمایەداریدایە بۆ هەڵسوراندنی رێژیمی سەرمایەداری بەڵام لە عەینی وەختدا بۆ باشترکردنی وەزعی اقتصادی و ئیجتیماعی کرێکار هەدەفیان ئەوە نییە کە رێژیمی سەرمایەداری لابەرن و رژیمێکی دیکە رژیمی سۆسیالیستی دەستجێگای دابنێت ئەوە بڵام ئێکۆنۆمیزم باشە بەڵام ئەگەر هاتوو کرێکاران ئەوەندە تێگەیشتنیان زۆر بوو نەک هەر بۆ داخوازەکانی مادی خۆیان بەڵکو بۆ داخوازەکانی سیاسی خۆیان خەباتیان کرد گەیشتن ئەو نەتیجەیە کە ئەو خەباتە فایدەی نییە چونکە ئەتو دەتوانی وەزی خۆت باشتر بکەیت بەڵام هەر ئیستیسمار دەمێنێتەوە هەر چەوسانەوە هەر هەیە دەبێت کارێکی وا بکەیت کە ئەو چەوسانەوە نەمێنێ بۆ ئەوە دەبێت یارە ئەو ڕابتەیە بە یەکجاری تێک بدەیت خەبات نەکەی بۆ ئەوە کە لە باتی 4 ساعت پارەی 4 ساعت 6 ساعت بداتێ خەبات بکەی بۆ ئەوەی کە بۆ خۆت ئەو لایە گرتووە کرێکاری ئەو لایەش یعنی کارخانەکەش ببێتە ئی خۆت دەگە سەرمایەدار تەرەفێ بۆ خۆت بەدەستی خۆت بۆ ئەوە وای لێبێ دەبێت رێژیمی سەرمایەداری لاگرێت دەبێت شۆڕشێکی سۆسیالیستی بکەین جا ئەوە دەبێتە دیارە فەرقیش بینی ئەوەی کە بۆ هەدەفەکانی اقتصادی مبارزە دەکات لە واقعدا تاکتیکی ئێکۆنۆمیستی هەیە دەگەڵ ئەو کەسانە کە تاکتیکی شۆڕژگێرانیان هەیە ئەوەیە کە ئەوانە شۆڕژگێرن دەیانەوێت رێژیمێکی تازە بێت لەسەر کار بە سۆسیالیزم ئەوی دیکە دەیەوێت لە چوارچێوەی رێژیمی سەرمایەداریدا کاری خۆی تێبچێت مەسەلەن ئێمە بمانەوێت دیارە بە شێوەیەکی دیکە بارەکە اقتصادیە لێرە لە ئێمە سیاسیە مەسەلەن ئێمە وەکو حیزبی دموکرات دوو ڕێگامان هەیە یەکەوەیە کە دەڵێن بابا لە چوارچێوەی رێژیمی خوبەینیدا داخوازەکانی ئێمە جێبەجێ ئەگەر جێبەجێ بێت بۆ خەبات بکەیت بۆ ڕوخاندنی رێژیمی خومینی دەچین بە رێژیمی خومینی دەڵێن ئەوانەماندەیە پێمان خۆشە لە چوارچێوەی رێژیمی تۆدا ئێمە داخوازەکانمان جێبەجێ یەکی دیکەش ئەوەیە کە ئێمە ئێستا گەیشتوون پێ ئەوژەوەیە کە بابا گەیشتونە ئەو بڕواایە کە لە چوارچێوەی رێژیمی خومینیدا داخوازەکانی ئێمە جێبەجێ ناکەن کە جێبەجێ نەبوو ئەگە بمانەوێت داخوازەکانمان جێبەجێ ببێت دەبێت رێژیمی خومینی لابەرین بیرۆخێنی ئەوەش عینی مەسەلەکەیە لە کە لێرە لە بینی ئێکۆنۆمیزم و مبارزەی شۆڕژگێرانەی کرێکاران ئەو فەرقە هەیە باش ئەوە ئەسڵی سەرمایەداری جا من لەوە زیاتر نامەوێت لەسەر سەرمایەداری بڵم دەمەوێت ئێستا قۆراغەکانی سەرمایەداری باس بکەم یا سەرمایەداری لە واقعدا لە سێ قۆناغی یعنی دوو قۆناغی ئەساسی هەیە کە بەشی دوومیشی دیسان دەبێتە دوو قۆناغ دوو قۆناغی ئەساسیەکە سێ قۆناغ ئەساسیەکە ئەوەیە یەکەمیان ئەوەیە کە پێی دەڵێن سەرمایەداری لە واقعدا ئازاد سەرمایەداریە کە سەرمایەداری کلاسیکی پێ دەڵێن سەرمایەداری بازاری ئازادی پێ دەڵێن زۆر ناوی لەسەرە ئەوە چ سەرمایەداری کە سەرمایەداریە کە هەتا ئاخری قەرنی 19 هەتا تقریبا 100 ساڵەوەی پێش ڕاست تقریبا دەوروبەری ئەو ساڵانە هەتا دەوروبەری 100 ساڵەوەی پێش هەبووە ئەوە سەرمایەداریەکە کە سەرمایەدارمان هەیە کرێکارمان هەیە لە بازارێکی ئازاد بە کرێکار هێزی کاری خۆی دەفرۆشێ سەرمایەداریش دەکرێت دەوڵەتیش وەزیفەی چییە؟ دەوڵەتیش وەزیفەی ئەوەیە کە دانیشتووە تەماشارەکە بۆ ئەوەی ئادەی قانونی بازاری ئازادی سەرمایەداری ڕعایەت بکرێت کەستێکی نەکە هەروە بزانە کە مەسەلەن دوو نەفەر دانیشتوون پێکەوە قومارە دەکەن یا شەترەنجە دەکەن یەکێکیان داناوە کە ئەویش شاهدی ئەوەیە کە کەس فێ لە کەس نەکە بە پێی قاڕون و شەترەنج پێکەوە شەترەنج بکرێت کەستێکی نەدا ئەو یعنی چی؟ یعنی دەوڵات دەخاڵەت لە کاروباری ئەو دوانەدا ناکە هەرچەند لە ئەساسدا دەوڵەتی سەرمایەدارانە بەڵام هیچ احتیاجی بەوە نییە دەخاڵەت بکەن چونکو بازاری ئازادی سەرمایەداری ئەو وەختە تەواوی مەنافی سەرمایەداری تامین دەکرێت ئەوە مەرحەلەی دیارە دووەم کە وەزعەکە فەرق دەکات چونکە بە پێی پێشکەوتنی اقتصاد بە پێی زۆربوونی سەرمایە و بە پێی زۆر شتی دیکە کە بەداخەوە وەختمان نییە باسییان بکەین نەتیجە وای لێدێ کە سەرمایەداری داخلی قۆناغێکی تازەتر دەبێت کە پێی دەڵێن قۆناغی ئیمپریالیستی سەرمایەداریە قۆناغی بۆ سەرمایەداری مشخص قۆناغی ئینحساری
یا مونوپولیستی ئەو کەلیمانە بەداخەوە دەبێ فێر بن مونوپولیستی کەلیمەیەکی زەحمەتیش نییە مونو یعنی یەک ئەگەر فێر بن لە بریتان مونو یعنی یەک مونوپولیستی یعنی لە واقعدا انحساری تاقە نا فەردی نابنە انحساری یعنی یەکێکە ئەوەی کە ئەگەر بە کوردی مانای بڵێن دەبڵێن پاوانخوازی یعنی تەنیا بۆ خۆی دەوێت بە تاقی تەنیا بۆ خۆی دەوێت پاوانخوازی باش ئەو انحساریە چیە ئەوەیە کە ئەگەر بازاری ئازاد هەبوو دیارە ئەو بازاری ئازادە هەتا ئەو وەختە کە سەرمایه‌داری زۆر گەشەی نەکردبوو زۆر باش بوو بەڵام لە پاشان ئیدی زۆر قازانجی نەبوو مەسەڵەن دوو سەرمایه‌دار پەیدا بوون هەردووکیان کەوشی دەفرۆشت وان نیشان باشە دیارە ڕەقابەتیان لە بیندا هەیە ئەو قیمەتی کەوشی دێنێتە خوارێ بۆەوەی ئەوی کە پشکێنێ ئەویش دێنێتە خوارە بۆەوەیکەی ڕەقیبی خۆی پشکێنێ ئەگەر سەرمایه‌داری چکۆڵە بن ئەوە ئەوەندە مهم نییە چونکو زۆریشن بەڵام ئەگەر بوون بە دوو سەرمایه‌دار یا سێ سەرمایه‌داری گەورە ئەو وەختە ئەوە خەتەری ئەوەی هەیە کە ئەسڵەن قازانجی سەرمایه‌داری بخاتە خەتەرەوە چونکو ئەگەر تۆ شتی قیمەتی کەوشی خۆت دێنیە خوارێ ئەمیش مەجبورم بێنمە خوارێ هەم ئەتۆ زەرەر دەکەی وەک سەرمایه‌دار هەم من ماوەیەک ئەوەی دەکەن هەتا یەکتر لە بین دەبن ئەوەی کە مەشهورە دەڵێن ماسی گەورە ماسی چکۆڵە دەخوا ئەوە لە سەرمایه‌داریدا بە تەواوی باوە بەڵام دەگاتە جێگایەک وەزئیان لەبارەی اقتصادی فکر دەکەنەوە کە گەر ئەڕوا بچێتە پێشێ هەردووکیان وەرزکرد دەبن جا ئەو دوو سەرمایه‌دارە دەڵێن بابە ئێستاکەوە ئێمە بۆ وا بکەین بۆ نێن پێکەوە دانەنیشتین ڕێک نەکەوی با ڕێککەوین لەسەر قیمەتێکی ئەتۆش بەو قیمەتە فرۆشە ئەمیش بەو قیمەتە دەفرۆشە هیچ پێویستی ناکە ئێلام بکەین کە ڕێککەوتوین وانە بەڵام لە بینی خۆماندا ڕێککەوین بەدزی واش بکەین جا ئەوەیە کە سەرمایه‌داری مۆنۆپۆل پێکدێت مۆنۆپۆل بە انحیسارەکان دەڵێن مۆنۆپۆلیستەکان پێکدێت یعنی چی دەکات دێن پێکەوە ڕێک دەکەون کە ئێمە ئەوە ئێستا لە سەرتاسەری دنیا نمونەیەکی زۆر جالبمان هەیە ئەویش نەوت ئەگەر دیقەتتان کردبێت لەسەر ئەوەی کە نەوتی بە چەندی بفرۆشن ڕێک دەکەون ئۆپێک دیاری دەکا ئەوی وڵاتەکانی ئەو وڵاتانەی کە نەوتی سادر دەکەن ئەو دیاری دەکا چونکو شیرکەتە نەوتەکانی گەورە و ئۆپێک ئەوانن کە تەواوی دیاری دەکەن و هەم کەسی بە کوردی دەفرۆشن بەرەک فرۆفێری لە وردە تێدایە لە وەک هەموو جێگایەک بەڵام ئەساسەکەی ئەوان دیاری دەکەن ئێستا لێرەش ئەوەیە کەبوون بە مۆنۆپۆل ئیدی ئەوە نا کەوشەکە دەڵە با بەوەرە ڕێککەوین جوتی کەوشی بەوەرە بفرۆشن بەرەبەرە ئەو هاوکارێ زیاتریش دەبێت لە زۆر شتی کەشدا ڕێک دەکەون سەرمایه‌داری بەو شێوەیە کە ئازاد بوو لە بین دەچێت دەبێتە سەرمایه‌داریی مۆنۆپۆل بۆ سەرمایه‌داری مۆنۆپۆلی دیارە ئەوانەی مۆنۆپۆلی هەرە گەورن ئینحیساری هەرە گەورن لەگەڵ دەوڵەت زۆر ڕۆژ بە ڕۆژ نێزیکتر دەبن چ دەوڵەت کە بوو بە شەر خەرجی زۆر دەبێت وەک ئێستای ڕژیمی جمهوری ئیسلامی کە خەرجی زۆر بوو پوڵی زۆر چاپ دەکا کۆمەگی ماڵی دەوێت لە شرکەتەکانی خصوصی لە بانکەکانی خصوصی لە نەتیجەدا ئەوەی والێدە کە بەرەبەرە دەوڵەت لە مۆنۆپۆلەکان نێزیک دەبێتەوە جا مەرحەلەیە کە ئێمە ئێستا تێداین لەواقعدا مەرحەلەی سەرمایه‌داری ئەمپریالیستی سەرمایه‌داری ئیمپریالیستی دەوڵەتیە سەرمایه‌داری ئیمپریالیستی دەوڵەتیە یعنی دەوڵەت دەخالت لە هەموو کارەکان دەکات مەسەلەن ئێستا ئەگەر ئێوە دقەتتان کردبێ دەوڵەتی ئەمریکایە کە لەباری اقتصادیەوە دەچێت قەرارداد دەبەستێ دەخالەتی دەکات دەوڵەتی فەرانسا هەروە دەوڵەتی ئەڵمانی ڕۆژاوا هەروە دەوڵەتی ژاپۆن هەروە نەتیجەی وای لێدێ کە دەوڵەت بۆ خۆی دەبێتە شرکتێکی گەورەی اقتصادی و خۆی دەکا بە نمایندەی هەموو خەڵک یارە دەوڵەت قەت ناڵێ نایە بڵێ کە من نمایندەی سەرمایه‌دارانم دێ دەڵێ هەموو وەختە من نمایندەی هەموو خەڵکم انتخابات دەکرێت لە انتخابات دەچێت سەرکەوت لە وڵاتەکانی دموکراسی سەرمایه‌داریدا ئەو دەبێتە نمایندەی دەوڵەت دەبێتە سەرمایه‌داری انحیساری دەوڵەتی بیستوتانە بۆیە پێشەکە ئەو کەلیمەیەتان دەبێت بە سەرمایه‌داری انحیساری دەوڵەتی لە واقعدا مەرحەلەی ئێستای سەرمایه‌داریە کە لەگەڵ دەورانی ڕەقابەتی ئازاد کە باسمان کرد فەرقی هەیە ئیدی ئەو ڕەقابەتە ئازادە نەماوە مەسەلەن نمونەی ئەوەیە ئێستا بۆ خۆتان دەزانن ڤیدیۆ پێدا بوو ژاپۆن ڤیدیۆی زۆر هەرزان دروست دەکات ڤیدیۆی خۆی دەنێری بە وڵاتەکانی ئەوروپای غەربی لێ بە هەرزان دەفرۆشن لە نەتیجەدا خودی ئەو وڵاتانە ناتوانن
ویدئۆی خۆیان بفرۆشن چرەکەن تەسمیم دەگرن ئێمە ناڵین ویدئۆی ژاپۆنی بەو ئاسانیە بێتە ئێرە یا دەبێت گۆمرکێکی زۆر برا یا دەبێت سەحمەیەکی زۆر کەم هەب بنێنێت حقینیە ئەوەندە بنێنێت بۆەوەی دیفاع لە اقتصادی خۆی بکە لە حاڵێکدا جاران ئازاد بوو هەر کەس بە کەیفی خۆی لە هەر جێگایەکی هەر شتێکی فرۆشتووە ئیمکانی ئەوەی هەبوو گۆمرک زۆر کەم بوو و ئێستا وانی لە نەتیجەدا وەزەکە وای لێ دێکە دەوڵەتەکان دەکەونە سەر ئەو فکرە کە دیفاع لە مەنافعی دەوڵەتی خۆیان بکەن لە مقابلی سەرمایەدارەکانی دیکەدا کە هەرچەند سەرمایەدار ئێستا ئەنتەرناسیۆنالیزە بووە ینی بینالمللی بووە سەرمایەداری ڕۆژ بە ڕۆژ زیاتر بینالمللی دەبێت بەڵام دەگەڵەوەش هەر دەوڵەتێکیش هەر گروهێکی سەرمایەداریش لە فکری مەنافعی خۆیدایە و دیفاع لە مەنافعی خۆی دەکات باشە ئێستا بزانین ئێمە چمان هەیە ئێمە لە واقعدا ڕژیمی سەرمایەداریمان هەیە کە گەیشتووەتە ئاخر مەرحلەی خۆی کە پێی دەڵێن مەرحلەی ئیمپریالیستی بەڵام لەبارەی اقتصادیەوە ئێستا مەرحلەی سەنعەتیکردنی لە مێژە خلاص کردووە گەیشتووەتە مەرحلەی پاش سەنعەتی بوو وەکو ئەمریکا وەکو وڵاتەکانی ئوروپای غەربی ئوسترالیا کەنەدا زەلاندی تازە نیوزەلند یا ئەفریقای جنوبی ئەوانە وڵاتی سەرمایەدارین کە گەیشتونەتە قۆناغی پاش سەنعەتی بوون ئێمە ئێستا پێش سەنعەتی بوونی جا سەنعەتی بوون و سەنعەتی نەبوونیش لەباری علمیەوە ڕوون بکەینەوە یانی چی ئێستا مەسەڵەن دەڵێن ئێران وڵاتێکی چییە سەنعەتیە ناداوای کشت و کاڵیە بۆ زۆر سادەیە دیسان دەگەڕێینەوە سەر ئەوەتان لە بیرماوە داهاتی نەتەوەی مەسەلەن با بڵێن داهاتی نەتەوەی سەد مهم نییە 100 ملیۆن دلار 100 میلیارد 100 ملیۆن تبەنەوە ئەگەر بەشی زۆری ئەو داهاتی نەتەوەیە لە کشت و کاڵەوە بێ زراعەتەوە بێ وڵاتەکە کشت و کاڵ بێ بەشی زۆری لە سەنعەتەوە بێ وڵاتەکە سەنعەتیە هەرچی پێشکەوتووتر بێ زیاتر لە سەنعەتەوە بنیە بۆ ئەجەکەوە بۆ وڵاتی سەنعەتی ئەو وڵاتانە گەیشتونەتە پاش سەنعەتی بوون ئەو وڵاتانن کە بەشی هەرە زۆری داهاتەکەیان لە سەنعەتەوە دێ نە لە کشت و کاڵەوە مەسەلەن ئێستا ممکنە پێتا سێ ئەمریکا دەنەزەر بگرین ئەمریکا ئێستا بۆ خۆتان دەزانن کە لە باری کشت و کاڵەوە نەک خۆی تەئمین دەکات نەک زۆر وڵاتی دیکە گەنمیان پێدەفرۆشێ نازان مرۆنی کڕیان پێدەفرۆشێ زۆر شتی دیکەیان پێدەفرۆشێ حتا زۆر دەفرۆشێ زۆر گەنم دەفرۆشێ بە وڵاتێکی وەکوی اتحادی شوروی بە میلیۆنها تۆن پێی دەفرۆشێ هەموو ساڵ وڵاتەکانی سۆسیالیستی دیکە و زۆر جێگای بەڵام ئەوە زۆر سێرە ممکنە بزانن کە سەدی نیسبەتی ئەوانەی کە لە کشتتوکالی ئەمریکادا کار دەکەن بە پێی ئەوە دەبێت یەکجار زۆر بێتی مەسەلەن بڵێن کە لە 250 میلیۆن خەڵکی ئەمریکا 50 میلیۆن کار دەکەن هەمویان کار ناکەن بەشی چەند منداڵە بەشی چەند پیرین بەشی چیانەوە بەڵام 50 میلیۆن کار دەکەن باشە پێتان وایە چەند دەرسەدی ئەو 50 میلیۆنە یعنی لە 100 کرێکار کە کار دەکات لە ئەمریکادا چ لە کشت و کاڵ چ لە سەنعەتدا چەندی لە کشت و کاڵ کار دەکەن کە ئەو هەموو داهاتەیان هەیە چەند کەمتر لە 2 دەرس جا لەوەرە بزانن کە کشت و کاڵی ئەمریکا حاصل بەخشی چەند زەن چونکو وڵاتی وامان هەیە کە 80 دەرسەد 90 دەرسەدی وەکو وڵاتی کوردستانی خۆمان یا وەکو وڵاتەکانی بەنگلەدێش و نازانم پاکستانەوانە کار دەکەن لە کشت و کاڵدا ئەوە برسێتی بە ئەندازەی کافی نانی دەستناکەن ئەو 2 دەرسەدی لە 100 نەفەر لە ئەمریکا فقط 2 نەفەر کەمتر دیارە 1.5 فقط 2 نەفەر لە کشت و کاڵدا کار دەکەن و دەگەڵەوە خۆی تەئمین دەکات و بە میلیۆنها دەتوانێت سادریش بکە بۆ دەرەوە چونکو حاصل بەخشەکەی زۆر بەرزە یعنی شتی بەرهەمی سەرانەی بەرهەمی 1 نەفەر یا 1 هەکتار یەکجار زۆر زیاترە لە جێگای دیکە باشە بۆیە پێ دەڵێن وڵاتێکی سەنعەتی چونکو لە سەنعەتدا بە پێچەوانەیەوە زۆرتر لە 25 دەرسەد لە سەنعەتدا کار دەکەن جا بزانە لێوێ بەرهەمی دەبێت چی کە 2 دەرسەدی کشت و کاڵ ئەوەن دەبێت 25 دەرسەدی سەنعەت دەبێت چی و ئەوەش یەکێک بوو لە نیشانەکانی پێشکەوتن ئەگەر لە جێگایەکتان دیت کە لە سەنعەتدا خەڵک زیاتر کار دەکات ئەوە مانای پێشکەوتنە لە سەنعەت زیاتر لە کشت و کاڵ
لە کشتتوکار ڕۆژ بە ڕۆژ کەمتر کار دەکات ئەوە معنای پێشکەوتنە خوڕی خۆمە هەتا 30 ساڵ 40 ساڵەوەی پێش لە ئێراندا لە کوردستانی بەگشتی دەتوانین بڵێ سەدی 85 لە گوندەکان و دەیەکان بوو سەدی 15 سەدی 20 لە شارەکان ئێستا 50 لە شارەکان 50 لە دەیەکان دیاراوی لە شاری بوو ئیدی لە کشتتوکال دەکات ناکات و ڕۆژ بە ڕۆژ هەروە دەچێتە پێشین بەڵام ئەوە مانای جارە بەداخەوە مانای پێشکەوتنی کشتتوکالەکەمان نییە ئەو وەزعێکی تایبەتیە کە بۆ خۆشتان دەزان ئێستا لە ئەوەی کە بۆ ئێمە مهمە ڕێژیمی سەرمایەداری بریتیە لە وڵاتان کە باسمان کرد لە پێش هەموواندا ئەمریکا پاشە وڵاتەکانی ئەوروپای غەربیە لە پاشان دیارە ژاپۆنە لە پاشە کانادا و نیوزەلەند و ئەو چەند وڵاتەیە کە باسمان کرد بەڵام مهم ئەوەیە کە ئەگەر هەموو ئەو وڵاتانە ئێمە کۆ بکەینەوە هەمویان پێکەوە لە واقعدا نابنە 20% دانیشتوانی دنیا بەڵام ئەگەر تەماشای داهاتیان بکەین لە تقریبا 75% داهاتی دنیا ئەو وڵاتە ئەمریکا بۆ خۆی بە تاقی تەنیا کە نابێتە لە واقعدا 6 تا 7% دانیشتوانی دنیای لە ئەمریکان بۆ خۆی بە تاقی تەنیا نیوەی بەرهەمی دنیا پێک دێت کەوابوو نیسبەتەکە بە قازانجی وڵاتەکانی سەرمایەداریە بەڵام لە هەموو شتێک دەوانیە لە مقابلی ئەواندا ئێستا مەجموعەیەکی دیکە پێک هاتووە لە وڵاتەکانی سوسیالیستی کە بریتیە لە ئیتحادی شوڕەوی لە چین لە وڵاتەکانی سوسیالیستی ئەوروپای ڕۆژاوا ڕۆژهەڵات و چەند وڵاتی دیکە وەک کوبا و ئەوان ڤیێتنام ئەوان دەر لەباری دانیشتوانەوە ئەوانە زۆر زیاترن لە وڵاتەکانی سەرمایەداری پێشکەوت یعنی تقریبا دانیشتوانیان لەوانەیە 3 بەرابەری زیاتری وڵاتەکانی سەرمایەداری پێشکەوتوو بەڵام لەباری اقتصادەوە لەباری بەرهەمهێنانی اقتصادیەوە کەمترە بە نیسبەتی خۆیان و مەجموعەنیش دانیشتوانیان زیاترە دیارە چونکو چین بە تاقی تەنیا نزیکی 1 میلیارد دانیشتوی هەیە فقط هەموو وڵاتەکانی سەرمایەداری بەڵکی زیاتری پێشکەوتی پاشان خوری شوڕەوی نزیکی فقط ئەمریکا هەیە 350 میلیۆن و وڵاتەکانی دیکەی ئوروپای ڕۆژهەڵات و ئەوانەشی سێ بکەین نزیکی ئێستا بەرەو ئەوە دەڕواکە 1 میلیارد و نیم تا 2 میلیارد کەس ئەو ڕێگە گرتوتە پێش ئەم پێی خۆش بلێت ئەوڵەن دیار لە پاشان دەچینە سەریان نەڵێن چونکو زۆر جار بەکاری دێنین ئۆردوگای سوسیالیزم ئۆردوگای سوسیالیزم بەو شێوەیە وجودی نییە بڵێن وڵاتەکانی سوسیالیستی چونکە ئۆردوگای سوسیالیزم ئەوە چین و شوڕەوی هەر لە کێشەدا خۆ یەک ئۆردوگا بە کێشە نایە چین و ڤیێتنام لە کێشەدان خۆ یەک ئۆردوگا بە کێشە نایە یوگۆسلاوی و ئەڵبانی لە کێشەدا کەوابوو بڵێن وڵاتەکانی سوسیالیستی بۆچی لە پاشان باسی دەکەین بۆچی پێیان دەڵێن وڵاتەکانی سوسیالیستی بەشی سێومی دنیا باش سەرمایەداری پاش سوسیالیزم ئەوەیە کە پێیان دەڵێن جیهانی سێهم جیهانی سێهم هەموو ئەو وڵاتانەی دەگرێتەوە کە خارجی ئەو دوو خارج لەو دوو بەشن سەرمایەداری و سوسیالیستی دیارە جار چینی بەشێک لە جیهانی سێهم دەزانن لەباری اقتصادی و اجتماعیەوە دەبێ وابێ ڤیێتنامیش هەروە بەڵام لەباری ڕێژیمی سوسیالیستیەوە بەشێکە لە وڵاتەکانی سوسیالیستی ئەگەر ئەوانە دەربین ئێستا ئەمە دەبینین کە ئەگەر پێکەوە سوسیالیزم و سەرمایەداری 2 میلیاردن 2 میلیارد زیاتری دیکە جیهانی سێوم یعنی ئەکسەریەت ئەو وڵاتانن کە وڵاتی پاشکەوتوو نا وڵاتی پێشکەوتوو سەرمایەدارین و نەبوون بە وڵاتی سوسیالیستی پاشکەوتنەکەیان لە ڕووی چیەوە دیاری دەکەین داهاتی نەتەوەیی یا داهاتی سەرانە لە ڕووی داهاتی سەرانەوە دیاری دەکەین لە ڕووی داهاتی سەرانەوە ئەوانە پاشکەوتوو لێرەدا گروهێکی تایبەتی لە وڵاتانە هەیە کە داهاتی سەرانەیان زۆرە بەڵام ئەوانە زۆر کەم دانیشتوانی هەمووشیان پێکەوە ئەگەر بگاتە 150 میلیۆن نەفەر ئەویش ئەو وڵاتانن کە نەفت سادر دەکەن لە عەرەبستانی سعودی و کوێیت و ئێران و عێراقەوە بگرە هەتا دەگاتە جەزائیر و نیجەریە و هەندێک وڵاتی دیکە دە بازێک لەوانە چونکو دانیشتوانیان زۆرن وەک ئێران و نیجەریە نەفتەکەش زۆر
شتەکە ینی فایدە ناکە ئەوەندە وەزیان باشتر بکە بەڵام بازێکیان بەڕاستی داهاتەکەیان زۆرە دانیشتوانیان کەمە وەک کوێیت و قەتەر و خودی عەرەبستانی سعودی و وڵاتەکانی ئەماراتی متحدە و ئەوانە دیارەوانە وەزیان زۆر لەباری داهاتەوە زۆر باشە بەڵام ئەگەر ئەوانە لە لایەکی دابنیت ئەویدیکە جەهانی سەبوو کە بەڕاستی نزیکی 2 میلیاردە وەزئی اقتصادی زۆر خراپە زۆربەی دانیشتوان لێوێ زۆربەی مەوادی خاو ئەوانەش لێوەڵا دەچێتە دەرێ بەڵام حتا 10% بەرهەمی سەنعەتی دنیاش لە وڵاتانەدا ئەوەندە وەزیان لەبارەی اقتصادیەوە 1/10 لەو وڵاتانەدا نییە وەزی اقتصادیە ئەوەندە خراپە باشە بەڵام ئێستا ئەمە وەکو تەقسیمێک بوو کە کردمان بۆەوەی کە بتوانین نیشان بدەین کە سەرمایەداری وەزئی چۆنە سوسیالیزم وەزی چۆنە و لە دنیای ئێستادا وڵاتەکان ئەو وڵاتانە کە ئێمە جاری نێومان ناوە اقتصادی تێکەڵاو ئەوان وەزیان چۆن بگەڕێنەوە ئێستا بۆ ئەوە وەزئی سەرمایەداری ڕوونکردنەوە لەباری بینالمللیەوە لەباری داخلیەوە کوتمان ئەوە سەرمایەداری لەباری بینالمللیەوە دیارە مەسەلەکە بەو سادەیە نییە ئەوەڵەن بەو سادەیە نییە کە وڵاتەکانی سەرمایەداری هەمویان پێکەوە یەکگر و یەک پارچە ڕاوەستاون بەرامبەر بە وڵاتەکانی جیهانی سەوم و یا سۆسیالیستی شتی وان نییە بە پێچوانە ئێمە دەبینین کە لە زۆر شتدا ئەوانە پێکەوە ناتەبانیان هەیە ئیختلافیان هەیە و هەتا لەوەی زیاتر زۆر جار وا دەبێت کە زۆر تند و تیژ دژی یەکتر ڕادەوەستن ئەمریکا لەگەڵ ئوروپای غەربی اختلافی هەیە ژاپۆن لەگەڵ ئوروپای غەربی لەگەڵ ئەمریکا هەیەتی و ئەگەر هەمووی تەماشا بکەین دەبینین کە ڕاستەکە هەمویان وڵاتی سەرمایەدارین بەڵام لە بینی خۆشیاندا ئەوانەی کە هەرە گەورن و بە تایبەتی ئەمریکا ئەوان بەو شێوەیە کە هەموو وڵاتەکانی سەرمایەداری پێیان خۆشە بەو شێوەیە نایەنەوێت دنیا ئیدارە بکەن مەسەلە فەرزکەین ئێستا ئەمریکا بە سەدان هەزار لەشکری هەیە لە دەرەوەی وڵاتەکانی لە دەرەوەی وڵاتی لە ژاپۆنەوە بگرە هەیەتی تا ئەوروپای غەربی بەشێکە وڵاتی سەرمایەداری دەڵێ ئازادی دموکراسیش هەیە ئەتۆ لەشکری تۆ لە وڵاتانە چ دەکەن ئێستا ئەوە اختلاف هەیە لەسەرەوە کایە لەشکری ئەمریکا لە ئەوروپای ڕۆژاوا هەبێ بە قازانجی ئەو وڵاتانەیە یان نەبێت لە پاشان دێنە سەرەوە کە مەسائلی اقتصادی لەگەڵ مەسائلی استراتێژیکی تێکەڵاو دەبێت هەموو وەختێک ئەوانە پێکەوە وەگەێنی مەسەلا ئەستا گەر بپرسی لەبارەی اقتصادیەوە ژاپۆن بەهێزترە یا فەڕەنسا دەبێ بڵێن ژاپۆن بەهێزترە چونکە ژاپۆن 100 میلیۆنە شتیشی زۆر لە زۆر شتادا پێشکەوتووە فەڕەنسا 50 میلیۆنە بەڵام ئەگەر بەگشتی هەسێب بکەی لەبارەی استراتێژیکەوە فەڕەنسا بەهێزترە بۆچی چونکە فەڕەنسا بۆمبی ئاتۆمی هەیە ژاپۆن نیەتی و بۆمبی ئاتۆمی ئەوەندە هەیە کە کەس ناتوانێت دەستدرێژی بۆ بکە ئەوەندەی نییە کە خەڵکی دیکە تەسلیم بکە بەڵام هەر ئەوەندەی هەیە کە کەس ناتوانێت دەستدرێژی بکە بۆ سەر فەڕەنسا ئەو بۆ خۆی مهمە مەقسەدی من لەو نمونانە یەک شتە ئەویش ئەوەیە کە ئەو دەوڵەتە سەرمایەداریانە یەکگر و یەک پارچێش نین یەک لە ڕاوەستا بن چونکە زۆر جار وا دێتە بەرچاو بەداخەوە ئێمە لەو کوردستان لە ئێراندا و لە کوردستاندا تەمایلێکی ئاوامان هەیە حزبی دموکرات کەمتر خەڵکەکە زیاتر گروهەکان زۆر زیاتر کە هەموو شتێک سادە بکەن مەسەلا فەرزەکە دێ لەگەڵ تۆ ئاوا قسە دەکەن ڕژیمی خومینی زیدی ئیمپریالیستە یانە باشە من کە لێ دەپرسی کێ هەیە ئیمپریالیزم زیدی کێ هەیە ئیمپریالیزم بە چی زیدی ئیمپریالیستە با ئەوانە ناپرسن زیدی ئیمپریالیستە ئیمپریالیزمیش یەک شتی هەیولایشی ئەجایبەت یاریش نییە لەکوێ بەوای دی مەسەلەکە حەل بوو نا بین تحلیل بکەین زين براسي دجي إمبرياليستا سي كردوا دجي أو إمبرياليزما كهتا بلين دجي إمبرياليستا عملا سي كردوا هاي عكسي أوي كردوا بما هم وقتك دبان قلت بلا بيكا عكسي كردوا بما وابو هيت ريجيم ناتوانا دجي إمبرياليزم أقل لداخلي خويدا لداخلي ولاتي خويدا لبيج دا هيزا دجي إمبرياليستا كان لبين بري وقت مجاهدين خط وقت حزبي ديمقراط أوانا سركتك شو دجي إمبرياليستا كان لبيج دا أوانا سركتك كأوانا دجي إمبرياليستا چۆن دژی ئیمپریالیستێکە کە تەواوی وەزئی اقتصادی وڵاتەکە بە شێوەیەک لەبین دەبا کە وابەستگی ئێران ڕۆژ بە ڕۆژ بە ئیمپریالیزم زیاتر حتا مەجبور بچێت لە ئیسرائیل ئەسلحە بکەن باشە ئەوانە واقعیاتن
لەگەڵەوە کە من هەر شعار بنە بگەژی ئیمپریالیزمە چونکە دوو شعار ئەوە وەختێک کە خومینی قسە دەکا و یا هەر کەسێکی دیکە لەوانە دەگاتە تەکبیر حتمەن دەزانن ئیدی لێوێ دەست پێ دەکەن بە آخرەکەی بە خومینی ڕەحبەر تاوە دەبێ جنێو دەدەن بە مەرگ بەر ئەمریکا مەرگ بەر شوروی مەرگ بەر ئیسرائیل مەرگ بەوە نابێت زد ئیمپریالیزم بەوە نابێتە زد ئیمپریالیزم جا بۆیە ئەمە دەبێ لە تەحلیل مەسەلەن بینە ئێستا تەحلیل بکەین زانین باشە ئەمپریالیزمی ئەمریکا ئەمپریالیزمە ئێستا زۆر شت دەکات دەوڵەتی ڕژیمی جمهوری ئیسلامی نیشان بدە کە فەڕەنسەش رژیمێکی ئیمپریالیست ئەگەر دیقەتتان کردێ هەتا تەبلیغاتی زدی فەڕەنسە زیاترە هەتا زدی ئەمریکا نە لەبەرەوەیە کە فەڕەنسە ئیمپریالیستە نە لەبەرەوە کە فەڕەنسە ڕێگای داوە ئێرانیەکان لە فەڕەنسە فعالیەتی ئازادیان هەبێ زدی رژیمی خومینی شۆڕای ملی مخاومەت لەوێ هەبێ حزبی دموکراتی کوردستانی ئێران ڕسمەن دەفتەری هەبێ دیارە ئەوانەیە کە باسی ئەوەی دەکا کە ڕژیمی فەڕەنسا سهیۆنیست و سۆسیالیست و ئیمپریالیستە لەگەوە تێکەڵاوی دەکرد هەموو پێکەوە بەڵام بێن واقعبینانە تەماشا بکەین ئێمە کە تەماشا دەکەین دەبینین لە زۆربەی زۆری مەسائلی ئەساسی دنیا فەڕەنسا ئیختلافی هەیە لەگەڵ ئەمریکا ئەمریکا دەیەوێت حکوومەتی نیکاراگوا بڕخێت شتێکی واضحە نایەوێت کوبایەکی دیکەی بۆ ساز نیکاراگوا لە بن دەستی ئەمریکا ئێستا لەوێ شۆڕش هەیە و خەریکە سەرکەوێت سەرکەوتووە حکوومەتیشی بەدەستەوەیە ئەمریکا دەیەوێت بیرخێت فەڕەنسا ئەسلە هەیە بۆ دێنێری کۆمەتی خۆیە باشەوە چۆن بەوە لە پێکەوە یەکن کە ئەو پشتیوانی لە حکوومەتی شۆڕژگەری نیکاراگوارەکە ئەویش دەیەوێت بیرخێت ئەوە چۆن ئیمپریالیستێتەکە پشتیوانی لە رژیمی نیکاراگوارە و دەتوانین نمونەی زۆری ئاوا بێنین کەەوە بۆ ئێمە بۆ تێگەیشتن بۆ ئەوە کە ئێمەش وەکو حزبێکی سیاسی لە چوارچێوەی لە سەتی بێنەرنەریدا بتوانین بزانین هەم لە تەزادی ئیمپریالیستەکان استفادە بکەین و هەم بزانین ئەوەی نییە کە هەر بە گۆترە کوتت فڵان کەس ئیمپریالیستە ئەمیش ئیدی لە دوورەوە سڵاوی لێ نەکەم بزانم کێ بەڕاستی ئیمپریالیستە کێ چ دەکا تەماشای کردەوەی بکەم ئەمەری خراپ بوو کردەوەی خراپ بوو کردەوەی خراپ نەبوو دژمنی خۆڕایی خۆم ساز دەکەم ئەوە دیارە لەباری یەکگرتو نەبوونی یەکپارچە نەبوونی ئیمپریالیستە حتا بەرامبەر بە وڵاتەکانی سۆسیالیستیش یەکگر و یەکپارچە نیە مەسەلەن فەرز دەکەین ئێستا مەسەلەی دانانی ئەو موشەکانە لە ئەوروپادا هەیە حتمەن بیستوتانە دەزانن ئەمریکا دەڵێ من پرشنگی دوو دادەنێم شوڕەویش لە مقابلی ئەوەدا موشکی تایبەتی خۆی دەیەوێت ئس 20 دابنێلی باشە ئەڵمانی ڕۆژاوە کە بۆوی زۆر مەسەلە مهمە چونکە ئەوەڵ وڵات کە ئەگەر شەرێک ببێ وەی بکەوێت ئەڵمانی ڕۆژاوە دیارە دەفکری جانی خۆیدایە دەڵێ بابە باوا بکەین کە نە ئەتۆ دابنێ ئەتۆ دابنێ بەڵام ئەمریکا نەخێت پێی خۆشەکەی خۆی دابنێ چونکە دوورە لە ئەڵمانی غەربی بکەوێت ئەمریکا چەندین هەزار کیلۆمەتر دوورە لە ئەمریکای ناکەوێت ئەو دەیەوێت ئەڵمانی غەربی بکە بە ئیستیلاح پێش جەبهەی خۆی ئەوەش دەبینین کە اختلاف هەیە وەلەو اختلافە دەکرێت استفادەش بکرێت مەقسەدم ئەوەیە کە ئێمە کە باسی سەرمایەداری دەکەین لە دەبێ بڵین کە ئەساسی سەرمایەداری نظامی سەرمایەداری لەسەر چەند ساڵە وەرانکەوە ئەوەی کە باسمەکە ئەویش بەو شێوەیە عیلمیە کە باسمەکە و دیارە دەبێت ئەوەش بڵین کە ئەو سەرمایەداریە لە عینی وەختدا یەکگر و یەکپارچە نییە یەک شتیش نییە لە پاشان ئەو سەرمایەداریە ئەوەش نییە کە ئێمە هەر بڵین هەرچی لێوێ هەیە خراپ مەسەلە فەرز ئێستا هەر ئەو جەمهوریە ئیسلامیانە یا ئەوانەی دیکە کە ماوەیەکی زۆر پشتیوانیان لێ دەکرد دەڵێن سەرمایەداری وا بوو وا چوو غەرب وایە و مەرگ بەر ئەمریکا ئەڵمانی غەربی فڵانەوە خراپە بەڵام هەموو حجەت ئیسلامەکان پێیان خۆشە سواری مەرسێدس بێنز لەکوێرە هاتووە لە ئەڵمانی پێیان خۆشە هەلیکۆپتێر هەبێت هەلیکۆپتێری لە ئیتالیا دەکرێت پێیان خۆشە فانتۆمەکانیان کات بکە فانتۆمی لەشوێ دێنن لە ئەمریکا حتا لە ئیسرائیل شەکی دەکرێت بڕوام پێکەن کە 3 ساڵەوە پێش من دیارە بە واستەی فەلەستینیەکانەوە ئەوەڵ کەس بوون کە زانیمان کە ئێران شەکی لە ئیسرائیل دەکرێت لە کۆنفرانسێکی مەطبوعاتیدا لە پاریسێ من کوتم بە ڕۆژنامەنگارەکان کوتم ئێران ئەسلحەی دەکرێت ئیسرائیل بڕە پێکەنی پێیان وابوو کە هەروە قسەیە کە دەیکەم ئەو جارە کە من ساڵێکەوەی پێش لێ ڕووم هەر ئەو خەبەرنیگارە دەیگوتە من هیچ لەبیرم ناچێت کە تۆ ئەوەڵ کەس بووی کە ئەوە دەزانی بۆ دیارە ئێستا زۆر شتی دیکە دەزانی بە ئێمە ناڵێ
ئەو دیارە مەبەستی ئەوە بوو خەبەرم لێ وەرگرێ بەڵام مەبەست بەوەیە کە کەس بڕوای نەدەکرد کە ئایەتوڵایەک کە دەیهەوێ لە ڕێگای کەربەلاوە بچی قودسی بگرێ دەیەوێ قودسی بە ئەسلحەی ئیسرائیلی بکرێت فەنیە بەڵام ئەو تەزاد و تەناقوسە خەیە بەڕاستی ئیسرائیل ئەسلحەی پێدەفرۆشت دەلیلەکەشی زۆر سادە ئیسرائیل لە بینی وڵاتەکانی عەرەبیدا عێراقی بە دژمنی هەرە گەورەی خۆی دەزانێت چونکو دەزانێت دەوڵەتێکە 14-15 میلیۆن لەشکرێکی زۆر ڕێکوپێکی ساز کردووە نەوتی هەیە دەوڵەمەندە دەتوانێت شەر بکە باشە ئەو دەور زایفکردنی ئەو دەوڵەتە یا حتا لە بینبردنی بە قازانجی ئیسرائیلە جا کۆمەک دەکە بە دژمنی دەوڵەتی عێراقکە لەسەر حسابی ئەوە کە دژمنی من دۆستی منە کۆمەک دەکە بە ئایەتوڵا هیچ خەتەرێکی بۆی بوو باجنێری بێت دەزانە قەت ناکاتە قودس حتا جارێکیش بەگەن کوتی و قسانەکە دەیکا زۆر زۆر قسە بکە گوشماڵی چی دەبین سزای چی دەبین بخوێنی مەختەرمەوەیە کە ئەوە سەرمایەداریە لەلایەکەوە ئەساسەکەی لەسەر چەوساندنەوەیە لەلایەکی دیکەوە پڕە لە ناتەبایی پڕە لە تەناقوس کەلیمەی ناتەبایی لە جێگای تەزاد بەکاردێنی لە مەلەکوت پڕە لە ناکۆچی لە بینی هەموو ئەو شتانەدا هەر کەس لە قازانجی خۆی دەکات هیچ بێ مهم نییە کە ئەوی دیکە دەڵەتی مەسەڵەن ئێستا ئینگلیستان دەگەڵەوەی کە خەڵکەکەی ڕێژیمی خومینی خۆش ناوێت دەگەڵەوەی کە خودیان بۆ خۆیان ئاشکرا ناوێرن بڵن حتا حکوومەتەکەی کە لەگەڵ ڕێژیمی خومینی دۆستن لە بنەوە هەرچی